وەکو سەرکەوتوتنی قوتابخانە لە سەردەمی کۆرۆنا بۆ خوێندنی ئۆنلاین ئێستا شوانە ئۆنلاینەکان بەردەوامی دەبێت بۆ ئەم دۆخەی ئێستا مامۆستایانمان ئامادەن بۆ ئاڵنگاری نوێ و ئەزمموی تازە لە دیدگای ئێمە تەنها خوێندنی ئۆنلاین بەس نییە بۆ قوتابیانمان بەڵکو لە ڕێگای ڕێخستنی گروپی بچووکەوە مامۆستایانمان دەچنە ناو ماڵی قوتابیان و بەردەوامی بە خوێندنیان دەدەن ماندوو بوون لە ئێمە فێربوون لە ئێوە ناتوانین بڵێین خوێندنی ئۆنلاین جێگەی خوێندنی ناو قوتابخانەکان دەگرێتەوە بەڵام بە هەبوونی سیستەمێکی باش و بەهێز و هەبوونی کەسانی شارەزا و بە ئەزمون لە بوارەکەدا وای کردو بڵێین ئەمە باشترین جێگراوەیە و کاردانەوەی قوتابەکانمان بە شێوەیەکی گشتی زۆر باش بووە بەڵێ خوێندن لێرە بەردەوامە من وەکو ڕێنماییکاری پەروەردەیی ئەمەوە لێرەوە دەستخۆش لەو خێزانە بکەم کە بوونەتە پاڵپشتێکی ڕاستەقینە لە سەرکەوتنی وانە ئۆنلاینەکان کاتێک دەبینم قوتابیەکان لە پشت شاشە بە متمانە بەخۆبوونەوە و زۆر بە ئارامیەوە تەماشای وانەکان دەکەن و ئاگیان لە دەسەکانیان هەیە ئەوە نیشانەی ئەوەیە کە ئێمە توانیمانە ژینگەیەکی فێربوونی تەندروست لە ماڵەوە دروست بکەین خوێندنی ئۆنلاین تەنها زانیاری نییە بەڵکو فێربوونی بەرپرسیارەتیە